خۆشەویستان، ئەمڕۆ 25 ساڵ تێپەڕێت بەسەر وەفاتی زانا و کەسایەتی دیاری هەرێمی کوردستان ڕێز مامۆستا مەلا عوسمان. مامۆستا مەلا عوسمان لە تەمەنی لاویەوە هەتا ئەو کاتی وەفاتی کرد جێپەنجەی لە زۆر بابەت و لە زۆر با بڵێن هەڵوێستی گرنگە جێپەنجەی خۆی بەجێهێشتووە. مامۆستا جگە لەوەی کە زانایەکی ئاینی بووە و زۆر شارەزا بووە و فقهێکی زۆر باش و تێگەیشتنێکی زۆر باشی لە دەقەکانی فەرموودە و قورئانی پیرۆزە بووە. بێگومان لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی سیاسیشەوە ئەم پیاوە درێغی نەکردو و تەنانەت ڕابەری بزوتنەوەیەکی گەورەی ئیسلامی بوو لە هەرێمی کوردستانە. مامۆستا مەلا عوسمان لە زۆر وێزگەی ئەم خەباتەی خۆیان ئەم ژیانی خۆیان توانیوێتی گەلی کورد لە زۆر نەهامەتی ئاگادار کاتەوەیان بپارێزە. بە نمونە یەکێک لەو هەڵوێستانە کاتێک کە لایەنە کوردیەکان ڕێگ ئەکەون لە هەڵەبجە بن لە ساڵی پێش ساڵی 1970 مامۆستا مەلا عوسمان داواکە نامە ئەنێرێتەوە بۆ بزوتنەوە کە ئەوان بەشداری نەکەن، چونکە ئەمە حیزبی بەعس زۆر بە خراپی وەڵامی ئەم هێرشکردنە سەر هەڵەبجەیە بەتایبەت بە هاوکاری کۆماری ئیسلامی ئێران ئەداتەوە و ئەژڵێم من بەرپرسیارەتی ئەوە هەڵەگرم وەڵامی ئێرانەکانە دەم و بۆ ئێمە بەشداریمان نەکردووە. بێگومان زوتنەوەی ئیسلامی لەو بابەتەیە بەشداری ناکە، بەڵام هەموو لایەنە کوردیەکان بەشداریەکەن و دوجار کارەساتی کیمیایی باران بەدوای خۆیان هێنێت. ئێمە ئەمڕۆ لەسەر ژیانی زانای گەورەی کورد مامۆستا مەلا عوسمان میوانداری زۆر بەڕێز عەبدوڕەحمان عوسمان عەبدولعەزیز کوڕی مامۆستای کۆچکردومان کردو کە بە سوپاسەوە بەڕێزیان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵماندان. مامۆستا عەبدوڕەحمان سڵاوی خوات لێبێت. ئەمەوێت لەوە دەست پێ بکەم، ئەمڕۆ 25 ساڵ تێپەڕێ بەسەر وەفاتی جەنابی مامۆستا مەلا عوسمان. مامۆستا مەلا عوسمان هەر لە سەردەمی لاوێتیەوە کاتێک کە دەست و پەنجەی لەگەڵ حوجرە و زانستە شەرعیەکان نەرم کردو تا و کاتەی وەفا دەکا کە بەرهەمی گەورەی تەفسیری قورئان لە دوای خۆی بەجێ هێڵێ. بەڕاستی مامۆستا مەلا عوسمان بە تایبەت لە ڕووە کۆمەڵایەتی و خێزانێکی و با من پرسیارەکە لێوە بکەم سەرەتا لەگەڵ ماڵ و منداڵی، لەگەڵ خێزان، لەگەڵ منداڵەکانی، لەگەڵ براکانی چۆن تەعاملی کردو، چۆن هەڵس و کەوتی کردووە، پیاوێکی چۆن بۆ مامۆستای کۆچ کردو؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. پێش هەموو شتێ بە خێراتنی بەڕێستان و برا بەڕێزانە و سڵاو لە بەڕێستان و لە کەناڵی ئاسمانی پەیام و لە بینەر و بیسەرە بەڕێزەکانتان. لە ڕاستیە باسکردنی زانایەکی سەرکردەی وەها لە بەرنامەیەکی وەها کەمدا کە وێڕای دەستخۆشیمان بۆ بەڕێستان بۆ ئەم وەفاداریە، بەڵام مەگەر هەر بە زمانی ئاماژە بتوانین چەند خاڵێک یا چەند بڕگەیەک لە ژیانی پڕبەرەکەتی جەنابیان باس بکەین. جەنابی مامۆستا هەموو ژیانی ئەتوانین بڵێن پرۆژە بوو، چونکە خۆی لە بیئەیەکی وەها پێگەیی. جەنابی مامۆستا مەلا عەبدولعەزیز گەورە زانای کورد کە باوکی بەڕێزانە و خاوەنی مەدرسەی مەشهوری پریسە، هەر بەو وەعیە ئیسلامیە مناڵەکانی ناوناون، مەسەرەن هەر چوار کوڕەکەی بە ناوی خولەفای ڕاشیدینەوە ناوناوە و هەروەها کچەکانی بە ناوی ئالولبەیتەوە. لە هەمان کاتا بۆ خۆی یەکێک بۆ لەوانەی کە هەمیشە شۆڕە سوارانی نەورۆڵی هانداوە بۆ ئەوەی کەوا بدەن لە نوێنەرایەتی ئینگلیز لە هەڵەبجە بەم وەعیە ئیسلامیە مناڵەکانی گۆش کردووە، لەگەڵ ئەوەی کەوا ڕادەیەکی زۆر بەرزی زانیاریان هەبووە. ئەلحەمدوللا بەم شێوە پێیگەیاندوون. جەنابی مامۆستا مەلا عوسمان طبعا تعاملی لەگەڵ ماڵ و مناڵ و کەس و کاریا زۆر میهرەبان بۆ پرسیارەکەی بەڕێستان کە لێەوە دەستان پێکرد زۆر میهرەبان بوو. یعنی زۆر جار
مناڵەکان ئەگێڕنەوە کە هەتا منیش لەوێ نەبووم. طبعاً جەنابی مامۆسا هەمیشە زوو خەوتووە، زۆر پێش نوێژ هەستاوە، خەریکی عیبادەت و شەو نوێژ و ئەوانە بووە. دوای نوێژ بەرنامەی تایبەتی هەبوو، هەموو ژیانی بە بەرنامە ئەڕۆژ بڕێوە. یعنی من لەو باوەڕام دەقیقەیەکی بە بێهودە سرف نەکردووە. مەسەلەن دوای نوێژ کاتی تایبەتی هەبوو بۆ نووسین تەلیفات، پاش ئەوە خۆی زۆر جار هاوکاری ماڵەوەیە کرد بۆ ئامادەکردنی خوانی بەیانیان. دوای ئەوە مەسەلەن لە مزگەوت تاکە بەرامبەر مزگەوت بوو دەرسی فەخەکانی هەبوو، پاش ئەوە دەرسی مەعهەدی هەبووە، مدیری مەعهەد بوو، ئوستازی مەعهەد بوو. یعنی هەموو ژیانی ئەتوانین بڵین پرۆگرام کرا بوو بۆ ئەوەی کەوا مەشروعێکی گەورە بێت، چونکە ئەو لە مناڵیەوە هەروە ڕاهاتە بوو کە لە خۆسازیە بەڕاستی مامۆستا بوو، چونکە هەموو ڕێنمایەکانی سنەتی لە دەرونی خۆیان تەطبیقە کرد. هەمیشە جەنابی مامۆستا سفەتێکی وایە هەبوو کەوا کەموتە و زۆر کردار بوو، زۆر بیرکەرەوە بوو. بۆیە ئەڵێم هەموو ژیانی پرۆژە بوو، وەکو پرۆژەیەکی دیاریکرا و کە خوای گەورە بەرەکەتی خستبووە کاتەکانی و بەرەکەتیشی خستبووە بەرهەمەکانی و بەرەکەتی خستبووە کار و چالاکیەکانی ئەگینا. ئەگەر بە شێوازێکی عادی سەیری بکەی ئینسان سەری سوڕەمێنێ لەم جۆرە کەسایەتیانە کە چۆن ئەم تەمەنە فریای ئەو هەموو کار و چالاکی و بەرهەمانە کەوتن. وڵێ مامۆستا لە پێشەکیشە لەگەڵ هاوکارم هەر ئاماژەمان بۆی جەناب بکرێنی ماشەڵڵا چۆن فریا ئەکەوت ئەم بەرەکەتە لەکوێوە سەرچاوی گرتو ئەو هەموو ئیشانەی مامۆستا کە هەیبوو هەر لە دوای نوێژی بیانی و خۆت ئاماژت پێکرد تاوەکو ئەوەی کە کار و چالاکیەکانی خۆی کردو لەلایەک دەرزوتنەوە، لەلایەک کاری حیزبی، لەلایەک جیهادکردن، لەلایەک چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان لەندێ ناوچ لە هەڵەبجا گەر ڕووی دابێت. مامۆستا چۆن ئەیتوانی ئەمانە هەمووی دابش بکات و فریای هەمووی بکەوێ ماشەڵڵا؟ بەڵێ برای بەڕێز، یعنی ئەم ژیانی خۆی بەستە بوو بە تەوقیتی کردبوو لەگەڵ کاتەکانی نوێژە بۆ ڕەزامەندی پەروەردگار و پاشان بە گوێرەی ئەو زانستەی کە ئەیزانی و فێری بوو و تەطبیقی ئەکرد کە هەوڵی ئەدا هەمووی لە بەرژەوەندی گەلەکەی و مسلمانانە بێ بە شێوەیەکی گشتی. و ئەمش لە ئاەتەکانی قورئانە بۆمان دەرەکەوێتەوە ئینە ناشئەتە اللەیل، ئەوانەی کە لە شەو بێداری عیبادەتە پەروەردە ئەبن بەڕاستی زۆر بەرگەی هەموو سەختیەکانە گرن و خوای گەورەش بەرەکەتە خاتە ئیشەکانیانە. والذین جاهدوا فینا لنهدینهم سبلنا. سەیری بکە ژیانی جەنابی مامۆستا لە ئەو ئەتوانین بڵین لە چلەکانەوە تێکەڵاوی کاری ئیسلامی بووە، لە چلەکانەوە تێکەڵاوی کاری ئیسلامی بووە و لە 52 یا 54 بە خلافێک هەیە لە بەڵگەنامەکانە لەگەڵ کۆمەڵی ئیخوان الموسلیمینە بە ڕەسمەن تێکەڵ بوو و پاش ئەوە بووەتە سەرپەرشتیار لە مەنتیقەکە. و بە حەقیقەت وەکو جەنابی دکتۆر موحسین ئەڵێ هیچ کەسێک لە هیچ جێگەیەکە ئەو کارە سەری نەگر ئیلا لە هەڵەبجە بەهۆی فڵانە کەس و ئەو مامۆستا بەڕێزانەوە نەبێت. ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ تەوفیق و بەرەکەتی خوای گەورە. ئەو فریاکەوتنە ئەگەڕێتەوە بۆ ئەوە کە خوای گەورە تەوفیق ئەدات و بەرەکەت ئەخاتە کارەکانەوە. لە هەمان کاتیشا کۆمەڵێک زانای بەرز، کۆمەڵێ کەسایەتی بەڕێزی ناوچەکە بە حەقیقەت هەمیشە هاوکار و پشتیوان بوون، چ زاناکانی بنەماڵی خۆمان برابەڕێزەکانی و ئامۆزاکانی جەنابی مامۆستا مەلا ساڵحی گەورە کە وەکو قەڵایەکی بەهێز بووە هەمیشە لە پشتیوانی جەنابی مامۆستا مەلا عوسمان بۆ براکانی و ئەو مامۆستا بەڕێزانە زاناکانی هەڵەبجە ناوچەکە و حتا عمومی کوردستان کە پاشان لە ناو بزوتنەوەی ئیسلامی کوردستانە یەک سوپای گەورە زانا پشتیوانی ئەو پرۆژە گەورەیە بوو.
جەنابی مامۆستا ئەمەی هەموو لە چوارچێوەی پرۆژەیەکە، یعنی لەلایەکەوە زانست پێش هەموو شتێ خۆسازی، پاشان زانست وەرگرتن و کردنەوەی حجرە و مەدرسەکان، معهەدی ئیسلامی هەڵەبجە، قوتابخانەی سەرەتایی ئیسلامی هەڵەبجە کە هەمووی لەلایەن بنەماڵەی خۆمانەوە ئیدارە و لەلایەن مامۆستا بەڕێزەکانی ناوچەکەەوە تەدریسی تیاکرا و لە هەمان کاتە حجرەکانیش مابوونەوە بە شێوەیەکی تەواوی و لەگەڵ ئەوەی شاتێکەڵاوکردنی کاری سیاسی بەتایبەتی لە کۆمەڵەی ئیخوان المسلمین کە ئەو کات سەرەتاکە لە دەستی گەورە زانایانی عێراقا بوو، وەکو جەنابی شێخ ئەمجەدی زەهاوی و جەنابی شێخ محەممەد محموود سەواف ڕەحمەتی خوایان لێبێ و ئەو کۆمەڵە زانا و کەسایەتیە ئیسلامیانەی عێراق کە بەڕاستی هەمویان سەرشناس و دیاری بوون و جەنابی مامۆستا مەلا عوسمان نەک هەر کەسایەتێکی کوردستانی بەڵکو کەسایەتیەکی جیهانی ئیسلامی بوو، بە تایبەتی لە کۆنگرەی یەکەمین دامەزراندنی حزبی ئیسلامی عێراقا کە جەنابی مامۆستا وتاری کوردستان و عولەمایانی ئەو کاتە پێیان ئەوترا لیوای سلێمانی و هەڵەبجەی تیا خوێندەوە. لەو کاتا کەسایەتی ئیسلامی و زانستی جەنابی مامۆستا دەرکەوت، وەکو جەنابی دکتۆر محسین عەبدولحەمید دەڵێن لەو کاتا زیاتر ئەم کەسایەتی عیلمیە دەرکەوت. ئیتر ئەو وفودە خارجانەی کەوا لە بەشدار بوون لە مؤتەمەرەکە، وەکو ئەوانەی میسر، وەکو ئەوانەی سووریا، وەکو ئەوانەی جێگەکانی تری عالەمی ئیسلامی بە عولەمایانی کوردی ئێمە ئاشنا بوون. لەسەر ئەو بنەمایە پاشان پەیوەندیەکی بەرفراوانی زۆر بەهێز دروست بوو کە پاشتر ئەتوانێت لە شوێنەکانی ترا ئیشارەی پێ بکرێت. بەڵێ مامۆستا عەبدوڕەحمان لەسەر با بڵێن خاڵی زانستی مامۆستا ینی بوەستین و قسە بکەین. تەمان مامۆستا معلومی لای هەموو لایەکە کە هەر لە بنەماڵەیەکی ئاین پەروەر هەم لە خزمەت جەناوی باوکی لە خزمەت مامۆستا مەلا ساڵحی گەورە، ینی زانستە شەرعیەکانی خوێندو و وەرگرتووە، دوجار خۆی دەبێتە سەرچاوەیەک بۆ پێگەیاندنی ژمارەیەکی زۆر لەو مامۆستایانی ئێستا لە هەرێمی کوردستانن لە خزمەت جەناوی مامۆستا مەلا عوسمانە خوێندویانە و ئەو ئیجازەی پێداون. ینی پلەی زانستی جەنابی مامۆستا تەنانەت دوای لێدێ لە کۆتاییەکانی تەمەنیدا سەرقاڵە بێ بە نووسینەوەی تەفسیر کە خۆ دەزانیت تەفسیر بابەتێکە هەموو کەسێک ناتوانێت خۆی لە قەرەبا. لەسەر ئەم خاڵە من ئەمێ ینی بوەستین پلەی زانستی مامۆستا مەلا عوسمان و تێگەیشتنی و فقهی چکە خۆ دەزانی مامۆستا ینی تێگەیشتن مهمترە وەک لەوەی کە تۆ شتی کەسێکی کە نەقڵکەی. تێگەیشتنی مامۆستا بۆ بابەتە شەرعیەکان بۆ دەقە قورئانی و فەرموودەیەکان بەو دیدگایی خۆی بە دیدگایەکی کوردستانیانە و سەردەمیانی ئەو کاتە جەنابەت ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە؟ طبعا پاش تەوفیق و فەزلی خوای گەورە بۆ ئاستی بەهێزی هەردوو مامۆساکەی، چونکە جەنابی باوکم هەردوو مامۆسایی هەبووە، مامۆسایەکیش لە کوردستانی ئێرانەوە کە تەشریفی بووە لە پریسا، فارسی گورستان و بوستانی پێوتووە، بەڵام مامۆسای ئەساسیەکەی باپیرم بووە جەنابی مامۆستا مەلا عەبدولعەزیز و جەنابی مامۆستا مەلا ساڵح و لە هەمان کاتیشا خۆی ئەلحەمدوللا ئەو ئاستەی ئەوەنە بەرز بووە کە مامۆسای خاڵ ئەفەرمێ بۆ تاقانە خوێنەواری وڵاتەکەمان، یعنی بەو شێوە ناوزە دێکات کە تاقانە خوێنەواری وڵاتەکەیە. لە هەموو بوارێکە ئاستی زۆر بەرز بووە، ئیمتیحان دراوە، پلەی یەکەمی هێناوە لە سلێمانی و پێشی ئەوەش ئیجازەی عیلمی لە خزمەت جەنابی باپیر ماوکە وەرگرتووە، پلەی هەرە بەرزی هێناوە. ئەمانە دیارە لەگەڵ تەوفیقی خوای گەورە وای کردووەکەوە جەنابی مامۆستا بتوانێت لە پەنای ئەوانە، یعنی یەکێک لە گرنگیەکانی کەسایەتی جەنابی مامۆستا مەلا عوسمان ئەوە بووەکەوە ڕۆشنبیر و نووسەرێکی گەورە بووە کە تەفسیرەکە ئەتوانین بڵێن دووهەم بەرهەم یا سێهەم بەرهەمی بووە، بەڵام پاش تەفسیر
علوم القورآانی هەبوو بە زمانی عەرەبی کە ماستەری لەسەر هاتووە، ئوسوول الفقهی هەبوو کە بە زمانی عەرەبی کە ماستەری لەسەر هاتووە، و چەندین نامیلکەی تری فقهی و پەروەردەیی هەیە. بەڵێ مامۆستاگەر ئاماژە بکەین بەڵێ فەرم ئەگەر ئەو بابەتی خۆ جەنابەت تەواو کە باز لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانی بکەین لەگەڵ عەشیرەتەکانی دیکە و چارەسەرکردنی کێشە عەشایەریەکان ڕۆڵی چۆن بوو مامۆستا و حتمەن لە نێو بنەماڵەکانی دیکە لە نێو بابەتە کۆمەڵایەتیەکاندا پایە و ڕێزێکی تایبەتی هەبوو لە سوڵحی ئەشاری و زۆشتی دیکەدا کە ئەوەندەی من لەسەر بخوێن بێتەوە هیچ کات قسەی ڕەت نەکراوەتەوە. بەڵێ ئەلبەتە باشتان کرد کە ئەیگۆڕن بۆ ئەوە بارە سیاسەکە، چونکە بارە سیاسەکە ڕەنگە بە چەندین بەرنامە نەتوانی باسی بکەی وەکو سەرکردەیەکی گەورەی کوردستان کە لە زۆر مەسەرەن هەم زیندانی دیوە هەم کەسایەتێکی نێودەوڵەتی بووە ڕابەر بووە لە کاری پێش ئەوەی کەوا بێتە ڕابەری بجووتنەوەی ئیسلامی سەرپەرشتیاری کاری ئیسلامی کوردستان بووە. یعنی باشەکەن کە ئیسا گوازینە چونکە ئەوە باسێکی زیاتری ئەوێ، بەڵام لە ڕاستیە مامەساوەکو چاکسا هەموو مامەزانەکانی کوردستان چاکسازی کۆمەڵایەتی بوون، بە تایبەتی ئەو زانانەی ئێمە کە هەم لە بواری کەسایەتی و خزمایەتیەوە کە هەرچی بنەماڵە گەورەکانی ئەو ناوچە هەیە ئێمە کەس و کاری یەکترین و زۆربەی کوڕی زانا گەورەکانی کوردستان لە پریسا خوێندویانە یان پریس و مەدرسەکانی پریس و حوجرەی شافعی و پاشا و کانی عاشقان و ئەوانە زۆربەی زۆری زاناکان یا خەریجی ئەوێن یا قوتابی ئەوانن. لەبەرەوە ئەوە ڕۆڵێکی گرنگی بینیوە لەوەی کەوا هەمیشە چاکسازێکی کۆمەڵایەتی ناوچەکە بن و حتا لە گرتنی یەکەمین گیرانیان کە لە ساڵی 1950 و 59 زیندانی ئەکرێن و تەبعید دەکرێن بۆ ناسریە لەگەڵ جەنابی باوکم و مامە بەڕێزەکانمانە دوو لە سەرۆک هۆزەکانی نەورۆڵی هەر لەگەڵ ئەوانە زیندانە بنۆکو مەرحومی ئەحمەدی حەمەمین و ئەحمەدی براخان ڕەحمەتی خوایان لێبێ و هەموو عەشیرەتەکانی ئەو مەنتیقە یا بەهۆی خزمایەتیەوە یا بەهۆی ئەوەی کەوا کوڕەکانیان تەلەبە بوون لە قوتابخانەکانە و بەهۆی ئەوەی کەوا ئەم زانا گەورانە هەمیشە لەبەر هەڵسکاری ستەمکارانە بوون و لە یعنی هەمیشە لە پەنای میلەتەکانی خۆیان نابوون و بۆ سوود و بەرژەوەندی میلەتەکەی خۆیان کاریان کردو. یعنی کەسێکی وەکو جەنابی مامۆستا عوسمان ئەگەر قبوڵی بکردبایە کاتی خۆی تەشریفی بردایەتە بەغا ئیمامە عەزەمیان زۆر بە ئاسانی ئەخسە بەردەسی، بەڵام ئەو هەر حەزی کردووە لە هەڵەبجە و لە گوندێ لەو گوندانە بۆ ئەوەی کەوا ئەو گوندانە بگوازێتەوە نەک بۆ عێراق بەڵکو بۆ عالەمی ئیسلامی و هەرواش بوو. پاشان لە مەسەلەی هەڵەبجە سەیرەکەی ئەو کەسەی کەوا کە بەتوانی بەتەنیا لە هەموو کەسێ زیاتر دەنگی مەزڵومیەتی میلەتەکەی و ئەو ئاسەوارەی هەڵەبجە بگەێنێتە هەموو جیهان کەسایەتی جەنابی مامۆستا عوسمان بوو کە لە جوابی پەیامەکانی شا هەمووی دەرەکەوێ بەڕێکوپێکی. بەڵە جاوەڵا مامۆستا ژیانی سیاسی جەنابی مامۆستای کۆچکردوو یعنی پنتێکی گەورەی لە ژیانی بەڕاستی داگیر کردەوە. نامانەوێ ئەمە بەڕاستی وەکۆڵێ بەسەری ئابڕۆین و باسی نەکەین. من حەزەکەم لە ژیانە سیاسەکە باز لە دۆزی ڕەوای گەلی کورد ئەو مەزڵومیەتی بەسەر گەلی کووردا هاتووە لەو موئتەمەر و لەو وەفدانەی کە ڕۆیشتۆتە دەرەوە خەڵکی بینی و خەڵکی سیاسی بینیوە عولەمایانی دیکەی وڵاتانی بینیوە باڵوێز و کۆنسڵ و نوێنەرانی وڵاتانی گەورەی ئەوروپا و ئەملاولای دیوە. بەڕاستی مامۆستا مەلا عوسمان من حەزەکەم جەنابەت وەکو کوڕی ئەو لەم بوارەیە لە بواری دۆزی کووردا ئەتوانین بڵین چی کردووە، چۆن خەمی ئەوەی بووە کە مەینەتیەکانی گەلەکەی بە دنیا بناسێنە؟ بەڵێ لە ڕاستیە وەکو عەرزم کردن ئەم مەشروعە ئەتوانین بڵێن ناوازەترین مەشروع بووە لە هەموو عالەمی ئیسلامیە لە یعنی شتیوا لە ناو مجتەمەعات کۆمەڵگا ئیسلامیەکانی ترا بەو شێوە نەبووە کە ئاوازانایانی کورد یەکدەست و یەکپارچە لە خزمەتی میلەتی خۆیان نابن. سەیرەکەی کاتێ کە
لە بەغا ئەیانەوێت بەغەڵەت حکم بدەن لە زمانی عەبدولسەلامە بەسەر میلەتی کوردە. ئەم زانانەی ئێمە و زانایەکانی تریش هەر لە هەولێر و لە شوێنی تریش بەشدار بوون بۆ ئەوەی کەوا ئەو فتوایە بگۆڕن و قەنەعەتیان پێبێنن کە میلەتی ئێمە میلەتێکی مسلمانە لە هەموو میلەتەکانی تریش مسلمانترە. ئەمە ئەوە اینجا لە کاتی کەیشا لە ساڵی هەفتا کە کاتێکەوە سەرکردایەتی کورد شۆڕشی کورد یەک سەرکردایەتی بوو، یەک دەست بوو، یەک سەرکردایەتی بوو. ئەم سەرپەرشتیاری کاری ئیسلامی کوردستانە هاتن بە پرۆژەی یەکێتی زانایان بەشداریان کرد کە ڕۆڵی گەورەی بینی و ئێستا ناکرێت لەم دەرفەتە کورتا باس بکرێت. بەڵام کاتێک کە ستەمەکانی حزبی بەعەز زۆری هێنا بۆ میلەتی کورد و لایەنە کوردەکانیش پارچە پارچە بوون و زیاتر لە یەک پارچە بوون، خۆ ناکرێ ئەمان بچن لای پارچەیەک، هاتن بە پرۆژەیەکی خۆیی سربەخۆ ئیعلانی جیهادێکیان کردش بە ستەمی حزبی بەعەز و بەرگری لە میلەتەکەیان کە ئەبتوانین ئەمە بە ناوازەترین پرۆژەدا بنین لە ناو پرۆژە ئیسلامیەکانی ترا کە فتوایەکی کردداری نەک فتوایەک بێ بەدەبی و خۆیان لە دوورەوە سابن، فتوایەکی کردداری کە بۆ خۆیشیان بەشدار بوون بۆ ئەوەی بە عالەم بگەێنن کە ئێوە ئەنفال بەکارەهێنن بەرامبەر بە گەلێکی مسلمانی وەکو گەلی کورد. ئەمە عولەمای کورد وەکو خۆی لە یەکێ لە ختابەکانیان فەرمێ ئێمە عولەمای کورد یەک سوپا لە عولەمای کورد ئەچین بەگشت دەسەڵاتەکەی حەزبی بەعسا و بە ناوی ئیسلامەوە ئەچین بەگشتانە. ئەمە گەورەترین هاوکاری بوو بۆ میلەتەکەی ئێمە و هەموو عالەمی ئیسلامیش لە جوابی ئەم پەیامانە مەسەلەن عالمێکی گەورەی وەکو شێخ عومەر عەبدوڕەحمان ڕەحمەتی خوای لێبێ فتوای کوفری سەدام و ضرورەتی جیهادی دا دژ بە ڕژێمی بەعسی عێراق. ئەمە هەمووی لەسەر پەیامەکانی جەنابی ڕابەر بوو و هەروەها ئەو مامۆستا گەورانەی تری جیهانی ئیسلام کە بەڕاستی سیاسەتی ئیعلامی و تۆقێنەر و لەلایەکی کەش بەخشی ڕژێمی بەعسی لە ناوچوو زۆری هێنا بوو بۆیان کە زۆرێک لە وڵاتانی ئیسلامی نەتوان قسە بکەن، بەڵام لەبەر کەسایەتی جەنابی مامۆستا مەلا عوسمان کە کەسایەتێکی جیهانی ئیسلامی بوو هەموو پەیامی هاوسۆزیان نارد بۆ میلەتی کورد و سەرکردایەتەکانی کوردیش ئەو شایەتی ئەدەن کە ئەوەی ئەم ماوەکەمە ئەم عالمانە کردیان بەڕاستی کەمیوە نەبوو. ئیتر دیارە پرۆژەیەکی وا گەورەش حتمەن بڕگەی نەخوازراوی تێ ئابێ وەکو حتا لە زمانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بڕگە هەبووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی من ڕازی نەبووم لەوە زۆر شت ئەبێت. بەڵام ئەسڵی پرۆژەکە من باوەڕ ناکەم لە هەموو جیهانی ئیسلامیە پرۆژەیەکی ئاوا هەبوو بێت کەوا بە کردار ئەم هەموو عالمە ئەم هەموو مجاهیدە لە خزمەتی کاری ئیسلامیە بن، لە خزمەتی میلەتەکەیان نابن. جاخۆ ئەگەر شوێنەکانی تریش ئاوەها بواە و چاویان لەمان بکردایە و خەڵکانێک سەرەن لێ تێنێدانایە بەڕاستی ئێستا غەزەیەکی لە هەمولایە و گەمارۆدراوی بێکەس ئاوا بە بێکەسی نەئەمایەوە. شوێنەکانی تریش وەکو سووریا سەرکەوتنیان بەدی ئەهێنا، چونکە هەر جێگەیەک کەوا منطقەکە قووەت بوو، هێز و چەک و دەسەڵات بوو، ئەبێ مسلمانان کەم دەست نەبن لەوە، وەکو ئەوەی کەوا لە کوردستانێ خۆمان ناکرا کە ئەگەر ئەم کۆمەڵە زانا و ئەو هەموو خەڵکە کە لەگەڵ ئەم زانانان نزیکی 11,000 کەس هیجرەتیان کرد، خۆ ئەگەر بچوونایە لە ئۆردوگا بالحکمەتی والمەوعظەتی الحەسەنە چی ئەکرا بە بەرامبەر بە سەدام؟ بەڵام ئەمان هاتن چەکیان هەڵگرت بە گوێرەی فەرمانی قورئان بۆ دیفاع لە میلەتەکەیان و لە مەزلومەکەیان لە مەزلومانی میلەتەکەیشان حتا لە غەیری مسلمانیش، چونکە ئەمە ڕێگە پێدراوە ئوذینە للذین یقاتلون بأنهم ظلموا وإن الله على نصرهم لقدیر. بەڵێ مامۆستا عەبدوڕەحمان مامۆستا دید و بۆچوونێکی جیاوازی هەبوو پێش ئەو ڕووداوی لە هەڵەبجەی شەهید ڕوویدا لە کیمە بارانکردنی هەڵەبجە، ئەو چۆن بیریە کردەوە؟ پێم وابێت دوورمەوداتر بیریە کردەوە حەکیمانە قەراریدا لەو کۆبوونەوانەی کە ئەنجام درابوو لە بەرەی کوردستانی لەگەڵ ئێران و
ناوچەکەدا گەرمانێ و کەمێک باز لەوەشمان بۆ بکەیت. بەڵێ یعنی زۆر جار وەکو مامۆساکان یا مامۆسا ئەحمەدی کاکە مەحموود و زۆرێک لە مامۆساکان ئایان فەرموو ڕەحمەتی خوایان لێبێ ئایان فەرموو هەوڵ بدەین با گوێڕایاڵی مامۆسا بکەین چونکە خوای گەورە وەکو بڵێ ئیلهام ئەکاپێی لە مەسەلەی هەڵەبجا لە ڕاستیە ئەوە مەسەلەیەکی دوور و درێژە کە ڕەنگە دەستێکی ئیقلیمی و دەرەوە هەبوو بێ بۆ ئەوەی کۆتایی بهێنن بە جەنگی وێرانکەری نێوان عێراق و ئێران بە ضەحیەیەکی گەورە. پێشی ئەمە 28 ڕۆژ پێشی ئەوە من لە خزمەتی هابووم تەرجومەمە کرد لە فارسیوە بۆ کوردی و لە کوردیەوە بۆ فارسی نوێنەری وەزارەتی ناوخۆی ئێران هاتن پێیانوت کەوا ئەرزیان کرد کە چەندێک جێگە دابنێن بۆ خەڵکی هەڵەبجە. یەکسەر جەنابیان فەرمی ئەمە هەڵەیەکی گەورەیە ئەگەر پەرەماری هەڵەبجە بدرێت. زۆر خەمی بوو چونکە ئەو هەموو ژیانی ئەیویست خزمەتی هەڵەبجە بکاوە بە حەقیقەت کردیشی. لەبەر ئەوە لەوێ فەرمی ئەمە غەڵەتە و نابێ بکرێت. پاشی ئەوە لە چەندین دانیشتنا کە جەبهەی کوردستانی بەشدار بوو نوێنەرەکانیان هەر ئەمە بە هەمان شێوە حتا جارێکیان لە کرماشان بوو نوێنەرەکەی ئێران وتیان ئاخر ئەمە ڕەئی جەنابی ڕابەرە مامۆستا مەلەعەلی بیارەکە ئەو کاتەی هێشتا چەند ڕۆژێک پێشەوەی شەهید بێ ڕەحمەتی خوای لێ بوو فەرماندەیەکی گەورەی سەربازی بزوتنەوەی ئیسلامی ئەویش فەرمی ئاخر ڕابەری ئێمەش ڕەئی وایەکەوا نەکرێت وفعلا چەند ئەو نامە گەورەیش کە بۆ جەنابی مام عەلیمی نارد و ئاخر وەفدیش من بووم کاچوومە خزمەتی و بە حەقیقەت حتا ڕۆژی 16 ئێمە تا بەرەبەیان پێشنیوەڕۆکەی ئێمە کەسێکی ئێمە نەچۆ ناو هەڵەبجە لەبەر ئەوەی کەوا هەموو مقەیەد بوون بە ئەو فەرمانەی جەنابی ڕابەر ئەویش وەکو شتێک هەر خەمی بوو وەکو بڵێ خوای گەورە ئیلهامی کردبووە دڵی وە حتا بەو نوێنەرەکەی وەزارەتی ناوخۆشی وت کە ئێستا لە مەحزەرەکە لە لای من ماوە بە نووسیومە و ئەویش بە تەئکید لای خۆشیان ماوە فەرمووی بە سەختترین شێوە لێ ئەدات وفعلا وای بوو نەی فەرموو کیمیاوی بەڵام فەرمی بە ئەسلحەی فەتاکە بەو عیبارەتە بە ئەسلحەی فەتاکە لێ ئەدا بۆ واش دەرچوو فعلا هەرواش بوو و پاشان ماوەسا بەلا مەحموودی ئازادی شایەتە کە ئاغای مقدەم کە فەرماندەی نظامی منتیقەکە بوو لە لای دەرەشیشا ئێمەی بینی وتی با دابنیشین وەکو بڵێ نەوع هەڕەشەیەک بوو ئێمە وتی ئەوە چۆن جەنابی شێخ عوسمان فتوای دابوو کە بەشداری نەکرێ منیش وتم دیدیت ئەوەی تێرانی دیدی بە چەشمی خۆت دیدی وتم بە چاوی خۆتان بینیتان چی بەسەر هەڵەبجە هات ئایا ئەمە ڕەوا بوو فعلا فەرمانیدا و هەمووش پابند بوون نەچوونە ناوشار و دوایی شا کە چوینە ناوشار بە حەقیقەتی استفادەی هەبوو بۆ هاوکاریکردن و ئەو مەلەفاتانیشمان دەرهێنا کە حتا عەلی کیمیاوی لەسەر ئەو مەلەفا دادگایی کرا کە لە لای ئێمەوە نەشر کرا و پاشانیش ئەو هەموو پەیامە و ئەو هەموو ڕەسمگرتنەی ئیعلامی ئێمە کە 18 فلیمی ئەو کاتەوە منیش 3 فلیمم گرت ئەمە 21 فلیم زۆربەی زۆری ڕسمەکان کە ئێستا بڵاوە لەوانە ئیسیفادە ئەکرێت و ئەو پەیامانەی جەنابی ڕابەر بۆ هەموو لایەکی جیهانی ئیسلامی کە ئێستا مەجال نییە باس بکرێ و ئەتوانن لە شوێنەکانی ترا بیبینن کە جوابی ئەوان چۆن بوو و ئەو هەموو مایشگا وێنە و فلیمانە و نەفیریش کە لە پاکستان دەرەچوو چ دەورێکی بینی لە ڕاستیە بۆ دەنگدانەوەی ئەو مەوزوع و لە ڕاستیشا هەر هەڵەبجە بوو بەو زەحیەکە لە هەمیشە هەڵەبجە هەر قوربانی بووە لە ئەخیری شابوو بەو قوربانیەکەوە جەنگی عێراق و ئێرانی پێوەسێنرا. بەڵێ زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان عوسمان عەبدولعەزیز کوڕی مامۆستای کۆچکردوو کە ئەمڕۆ یعنی وەکو بڵێ قەترەیەک لە دەریای ژیانی مامۆستا ئەگەر توانی بێتمان باسی لێ بکەین لە 25 خولەکەیەکە زۆر سپاس دەکەین مامۆستا لە هەولێرەوە کاتمان گرتی خۆی پەروەردگار دەرەجەی جەنابی مامۆستای کۆچکردوو بەرزکاتەوە و لە بەرزەکانی باش تا بێ ئینشاءالله زۆر سپاس دەکەین.